هەر یەکێکمان ئەگەر قوتابخانەمان بینی بێت چوو بێتینە قوتابخانە بێگومان مامۆستایەکی کاریگەر هەبووە لە ژیانمانە کە بیرمانەکەوێتەوە ئیتر لە ماوەی ئەو یاخۆ بڵێن لەو فترەی کە ئێمە خوێندومانە هەر کەسێک لە ژیانی خۆیان ئەو مامۆستای لە یادەوە بیریشی ناچێتەوە. ئێستا من لە هەکارە پرسم زانم چ مامۆستایەکی بیرمەوە هەکار هیچ مامۆستایەکی تایبەت کە قەت بیرە نەچێتەوە؟ بەڵێ هەبووە ڕەنگە مامۆستای سەرەتایی ئێستا لە بیر ناوی چییە بیرمەوە؟ زۆربیان بە شێوە دەیان ناسمەوە بەڵام ڕەنگە لە ناو زۆر باش نەبوو بەڵام بە شێوە زۆربیان دەناسمەوە. من مامۆستایەکم هەبوو مامۆستا ژیانی نابوو کە بەو هیوام کە ئێستا مابێت و تەمەند درێژ بێت زۆر شیرین بوو لام حتا بەهۆی ئەوە وام لێ هات کە من ئەو ساڵە ببمە یەکەم لەبەرەوەی لە خۆشەویستیم بۆ مامۆستایەوە ئەوی ژوای تەنیا لەوانەکەی ئەو یان لە تەواوی لە هەموو تەواوی قوتابخانەکە بوومە یەکەم لەبەرەوەی مامۆستایەکی ئەوەندە باش بوو بۆیە هەمیشە ڕێز و خۆشەویستی و سڵاومان بۆ هەموو ئەو مامۆستایەوە مامۆستایانی کوردستانیش هەیە و بەتایبەت مامۆستایانی کوردستان چونکە زۆر ماندوو نەناسانە هەمیشە کاریان کردووە هەوڵیان داوە کە نەوەیەکی باش پەروەردە بکەن لە ڕابردوو بە هیوام کە لە داهاتوش بە هەمان شێوە هاژە دوو جۆر مامۆستا هەیە ڕەنگە قوتابی لە بیری بمێنێتەوە مامۆستایەکیان لەبەر خۆشەویستی و سەرنجڕاکێشی و شێوازە جوانەکەی کە بۆوانە گوتنەوە ئەو ئوستوبەی بەرامبەر قوتابی هەیەی مامۆستایەکی دیکەشیان ڕەنگە بە زانست مامۆستایەکی پڕ بەرهەم بێ بەڵام شێواز و مامەڵەکردنەکەی لەگەڵ قوتابی شێوازێکی زۆر سەرنجڕاکێشی باش نەبێ ئەمەش هەر لە خەیاڵ قوتابیەکە دەمێنێتەوە. لەسەر ئەم بابەتە دەوەستین و لەسەر ئەم بابەتە قسە دەکەین بەڕێز مامۆستا سەردار ئەسعەد مامۆ ماستەر لە جوگرافیا و مامۆستای پێشەنگ لەگەڵ ئێمە بەم بەیانە میوانە مامۆستا سەردار خێر بێ. زۆر سوپاس بەخێراتی زۆر سوپاس بەڕێز مامۆستا با پێشەوەی دەستکەین بە پرسیارەکان مەمزانین تۆ کێت بیرماوە لە مامۆستاکانی خۆت ناوی و بیرماوە لێرەوە سڵاوێکی لێ بکەی کە بە هیواین مابێ لە ژیانە؟ زۆر سپاس وڵاهی ئەمن بەسەراحەت لە ساڵی 1991 پۆلی یەکەمی سەرەتایی بووم بەڕێوەبەر قوتابخانەکەم ناوی خەسرۆ ئیسماعیل بوو هەموو کات کە ڕێزێکردنی ڕۆژانی شەممە وتاری لە ئۆدان لا یەزال وتارەکانم لە بیرماوە ڕێز و خۆشەویست بوون مامۆستا خەسرۆی بەڕێزەیە بەڕاستی کاریگەری زۆری لەسەر من هەبووە وەکو مامۆستایەکی باش و هەم وەکو بەڕێوەبەری قوتابخانەش. ئەوە خۆشە کە ئێستش بیرەکەوتەوە. ڕاست زۆر سوپاس. مامۆستا با پرسیارەکەمان لەوە دەست پێ بکەین کامە مامۆستایە دەتوانین پێی بڵێن مامۆستای تایبەتمەند و مامۆستای جیاواز و مامۆستای پێشەنگ لەلایەن قوتابیەوە؟ زۆر باشە سەبارەت بە پێناسێک بۆ مامۆستایان بەڕاستی ڕێکخراوی یونسکۆ پێناسێکی جوانی بۆ مامۆستا کردووە ئەڵێ مامۆستا بریتە لەو کەسێکەوە کاتی خۆی تەرخانکە بۆ پەروەردە و فێرکردن بەرپرسیارەتی پەروەردە و فێرکردن هەڵبگرێ و لە هەمان کاتدا مامۆستای کاریگەر یان مامۆستای نمونەی یان مامۆستای سەرکەوتوو ئەوەیەکەوە ئەو ئەرکی لەسەر شانێتی زۆر زۆر بەڕێک کوپێکی و بە پلان و بە زانستیانە لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی بەجێ بگەینێ ئەوش پێگوتێت مامۆستای کاریگەریان سەرکەوتوو. زۆر باشە مامۆستای تایبەتمەند ئەو مامۆستای کەوا دەکە سەرنجی قوتابی ڕابچێشێ ئەو مامۆستای کەوا دەکە شێوازەکەی شێوازێک بێت لە مێشک و خەیاڵی قوتابی بمێنێتەوە پێویستە چ خاسیەتێک لە مامۆستایەکە هەبێت؟ سەبارەت بە خاستەکانی مامۆستای تایبەتمەند یان کاریگەر بەڕاستی خاستەکان زۆرن بەڵام ئەگەر سەبر باسییان بکەن یەکەم تایبەتمەندی پێویستە مامۆستا بە پلانەوە کار بکات هەر مامۆستایەکی سەرکەوتوو ئەگەر لەسەر پلانێکی زانستی ڕۆیشت ئەوە بەڕاستی خۆی لە خۆیدا مامۆستایەکی تایبەتمەند یان سەرکەوتوو یان کاریگەری پێ ئەگوترێت پلانش ئەمە زۆر دەکە باسی پلانەکەین و ئەزانین تەنها پلان بۆ وانەکان دامدرێت پێویستە پلان بۆ پەروەردە بدرێت پلان بۆ فێرکردنش دامدرێت چکە پەروەردە لە پێش فێرکردنە ئەگەر قوتابیەک توانی بە قۆناغێکی پەروەردی تەندروستدا بڕوە بە دڵنیایی و سەرکەوتوو ئەویش لە فێرکردنش بەڵام ئەگەر لە قۆناغەکانی پەروەردەدا منداڵێک سەرکەوتوو نەبوو وەکو پێویست نەبوو ڕەنگە لە فێرکردنش تاکو زۆر سەرکەوتوو نەبی. یەکێش کە لە خاستەکانی کە وا گرنگترین خاصیەتە مامۆستای تایبەتمەند پێویستە دڵسۆز بیت بۆ کارەکەی خۆت ئەگەر دڵسۆزی هەبوو بە ژیانێکی ڕێز و خۆشەویستیەوە کارت کرد لە پرۆسەیە کە پێگوتت پەروەردە فێرکردن بەدڵنیایە و مامۆستا کاریگەری باشی ئەبی و ئەنجامی باشی ئەبی. باشە مامۆستا سەردار ئێستا من کە باسی ئەومان کرد چ مامۆستایە کاریگەرە بە بیرم هاتەوە کە مامۆستا ژیان بوو جا و سەردەمەیە مامانوت ژیان یاخود
ست عیشە هەستێکمان پێوە ڕاست باشە ئەو سەردەمە بۆیە ئەم مامۆستای کاریگەرە و لە هزری من و لەوانێ لە چەندین هاوپۆلەکانی شەما بێتەوە تا ئێستاوە بوو زۆر ڕووی خۆش بوو هەر یەکەمانی بە شتێک وەسفە کرد بۆ نمونە بە منیەوت شازادەکەی پۆل بە کچێکی تریەوت سێوەکەی من نازم هەر یەکە کوڕەکانی بە وەسفی شتی جوان و میوە و شیرینی ئاهێنایەوە ئەمە وای کردبوو کە لای ئێمە خۆشەویست بێ زۆر ڕوو خۆش بوو بەڵام ئەمە کاریگەری دروست کرد لەسەرەوەی کە دوای وانەکەشی بکەین ئەمە تا چەند ڕاستە ینی لای من پێم وا بوو کە ڕووخۆشی و مامۆستایە کرانەوەی لە پۆلە بووە هۆکاریەوەی کە ئێمە سەرکەوتوو بووین و ئەویش سەرکەوتوو بێت زۆر ڕاستە یەکێکی تر لە خاستەکانی مامۆستای کاریگەریان سەرکەوتوو بریتە لە هەبوونی پەیوەندێکی ڕێکوپێک یان پەیوەندێکی باش وەکو هاوڕێ مامۆستا لەگەڵ قوتابی بەڕاستی کە مامۆستا قوتابی وەکو مرۆڤ قبول کرد ڕێزی لێنا و خۆشەویست هەروەها وەکو هاوڕێ مامەڵای لەگەڵ کرد ئەوە لەو حاتەدات بەدڵنیەوە کاریگەری لەسەر لەسەر قوتابیە بەجێ هەڵێ و وهانی قوتابی ئەدات کەوا قوتابی سەرکەوتوبی لە هەموو بوارەکانی ژیان باش مامۆستا دەگوتری هەندێک گوانە هەیە زۆر وشکە ینی بەتایبەت وەکو وانەی بیرکاری زۆرێک لە تەڵەبان ڕاست لە قۆناخی خوێندن لەوانەی بیرکاری کێشیان هەیە چونکە وانەیەکی زۆر وشکە دەرفەتی ئەوەی جغرافیا شوابووە نیە جغرافی باشترە لە بیرکاری باش بەڵام ئوسلوب و مامەڵەکردنی مامۆستا ڕەنگە وانەیەکی زۆر قورس زۆر سادە بکە هەندێک جار پێچەوانەکەشی دروستە ڕەنگە وانەیەکی زۆر سادە وەکو وانەی کوردی وەکو وانەی ئاین یان وانەیەکی هونەری ڕەنگە کە وانەیەکی زۆر سادەنە بەڵام ئوسلوب و مامەڵەی مامۆستایەکە وا بکە قوتابی حەزنەکە ئەسڵەن لەم وانەی بێتە ژوورەوە زۆر ڕاستە زۆر لە مامۆستانی بەڕێز زانیاری باشیان هەیە لە پسپۆری خۆیان بەڵام شێوازی گەیاندن زۆر گرنگە کەەوە مامۆستایان بەردەوام شێوازی ئەو شێوازە گەیاندنە بەکاربین یان ئەو شێوازی وانەوتنی بەکاربینن کە لەگەڵ ئەو پۆل ئەگونجیان لەگەڵ پسپۆری ئەگونجێ باسی مامۆستای بیرکاری کرد ناکرێت مامۆستا لە سەرەتای ساڵ تا کۆتایی ساڵ خۆی بە یەک شێواز لە ڕێگەکانی وانەگوتنەوە ببەستێتەوە پێویستە شێوازی هەمە جۆر بەکاربینی ڕێگەکانی وانەوتنەوە زۆرن هەشت ڕێگای سەرەکیمان هەیە هەروە شێوازەکانش زۆرن مامۆستا ئەتوانی اختیاری ئەو ڕێگای بکات لەگەڵ خاصیت و تایبەتمەندی ئەو پۆلیان ئەو قوتابیان ئەگونجێت لە ئەوەی بتوانانی پەیامەکەی بگەینی باشە بگومانە سە مامۆستایان گویان لێمانە و مامۆستایان لە چەندین دۆخی قورسدا بوون بە تایبەت لە دوای شەڕی داعشەوە کەمی موچە نەبوونی موچەکانیان یاخود هەندێ بابەتی دیکە ئەمە وای کردووە کە دۆخێکی دەرونی قورس لەسەر مامۆستا دروست بکات پێت وایە مامۆستا بە پیشەکەی جیا بکاتەوە لە هەندێک بابەتی دیکە ینی حەزی بۆ پیشەکەی تا چەند هەیە لە ناو مامۆستای ئێستا ئەم سەردەمە زۆر ڕاستە یەکێک لە خاصیتەکانی مامۆستای سەرکەوتوو ئەوێ نابێ لە بیرۆڕای سیاسی یان هەر کێشەیەک دیکە لە کێشێکی سەردەمی یان هەر گۆڕانکارێک کە بێتە پێش لە کۆمەلگا تێکەڵی پەروەردە فێرکردن بکە لەبەر ئەوی پەروەردە فێرکردن پرۆسەیەکی زۆر پیرۆزە هەروەها پیشەیەکی زۆر پیرۆزە لە ساڵی 610 زاینی یەکەم ئاەت لە قورئانی پیرۆزدا بەزی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێگەی حەزرەتی جوبرائیل بەخوای گەورە بە پێغەمبەری فەرمووکەوە ئیقرا بخوێنە مامۆستایەتی پیشەیەکی زۆر پیرۆزە پەروەردە فێرکردن پیشەیەکی زۆر پیرۆزە تۆ قوتابیەک پەروەردە ئەەکەی فێری ئەەکەی لە دوا ڕۆژ ئەو قوتابیە کەسێکی زۆر سەرکەوتوو لێ دروستی دووبارە خزمەت بە کۆمەلگەیەک ئەکاتەوە لەبەر ئەوە پێویستە لەسەر مامۆستانی بەڕێز سەرەڕای هەموو ئەو قورساییە ژیان پێویستە ئەو بابەتانە تێکەڵی ئەو پەیامە پیرۆزەی نەکەین پرسیارێک هەر نزیکە لەوەیان ینی بەشێک لە بەرپرسیارەتی مامۆستا دروستکردن و زیادکردنی هەستی نەتەوایەتی بۆ قوتابی ینی ئەمە ئەرکی هەموو کەسێکە ئەرکی دایک و باوکە ئەرکی مامۆستایە لە هەموو لایەک پێویستە کار لەسەرەوە بکرێت بۆ ئەو نەوەی کە لە داهاتوو دێن دەبن بە گەنج دەبن بە پیاو دەبن بە خانم ئەمانە هەستی نەتەوایەتیان بەرز بێ ئێستا بەهۆی ئیشکردنی ناحەزانی کوردستان لە هەموو لایەکەوە کار لەسەرەوە دەکرێت هەستی گەنجانی کوردستان لاواز بکەن کاڵ بکەن بیانووی جیاوازیان بۆ دێنەوە شەڕیان پێدەفرۆشن تا چەند ئەرکە مامۆستا کار لەسەر هەستی نەتەوایەتی بکە وەکو ئەوی کە لە ڕابردوو بۆ نمونە من لە باوکم گوێم لێ دەبێ ینی ئەو کات کە کوردستان یا دەسەڵاتدارانی کورد حکومەتی کوردی نەبووە فەرمانڕەوایی خەڵکی کوردستان بکات حکومەتێک بووە دژی کوردستان و دژی زمانی کوردی بووە بەڵام مامۆستایەکە بووە بێ ئەوەی لەسەری ببێتە بەرپرسیارەتی هەوڵی داوە لەلایەن تاک بە تاچی قوتابیەکان
هەستێنێتەوەیەتیان بەرز بکاتەوە وانە کوردیەکان سرودە نیشتیمانیەکان هەموو ئەمانەی هەر پێگوتون. زۆر ڕاستە سەبارەت بە هەستی نەتەوایەتی بەڕاستی لە سیستەمی نوێی فێرکردن و پەروەردە فێرکردندا جەخت لەسەر خاڵێکە کرێتەوە ئەوش پێویستە مامۆستانی بەڕێز ئەگەر تەنها بەی خولەکش بی پێویستە باسی هەستە نەتەوایەتی بکەن هەروها باسی ئەو پیرۆزیانە بکەن کەوا لە نیشتیمان هەنا سەرۆکە ئەڵا خاکە بۆ ئەوەی قوتابی دانەبڕێ لە پرسە نەتەوایەتیانە هەروەها ئەوانە بە پیرۆز بزانێ بۆی بتوانێت لە ئەو هەستە نەتەوایەتی بەردەوام بێ لەگەڵ گەشەی ئەو قوتابیە و لە هەمان کاتێکە قوتابیەکە سەرکەوتوو بوو یان قوتابیەکە گەورە بوو ئەو بیرۆکی هەر لە مێشک بمێنی کەوا ئەو شتانە پیرۆزن و هەروەها گرنجیان پێبدات و لە ژیانی ڕۆژانەشدا بایەخیان پێبدات بەڕاستی. باشە مامۆستا پرۆسەی خوێندن پرۆسەیەکی دوور و درێژە ڕاستە پشووەکان زۆر دابڕان دروست دەکات لای خوێندکار بەڵام پێت وایە بەو ئەزمموی هەتە کە ئێستا ئەم پرۆسەی هەیە بۆ نمونە لە 5 وانە یاخود 7 وانە چەند دقیقەیەک هەیە بۆ پشوو دواتر وانەکان بە دوای یەکدا ڕیسکراوە ئەنی پرۆسەیەکی سەرکەوتووە بێت چۆن بێت ئەبێت چەند بابەت لە ڕۆژەکە تا بخوێنرێ ینی بیرکاری جوگرافیا مێژوو و زانست ئینگلیزی ئایا ئەمە باشە بۆ خوێندکارێک کە هەموو ئەم بابەتانە لە ڕۆژێکە بە پچڕی بخوێنێت یاخود ئەبێ ڕۆژێک تەنها بۆ یەک دەرس بێ ئەمە هیچ تەجروبە کراوە؟ سەبارەت بە شەوانەکان یان ئەو قوتابیەک لە ڕۆژێک لە چەند بە شەوانە بخوێنێ لە بابەتی جوگرافیان بیرکاریان ئاین بەڕاستی ئەوە لەلایەن وەزارەتی پەروەردە دیراست کراوە ئەو بە شەوانانە بە پێی توێژینەوە و بە پێی دیراست دانراون قوتابێک پێویستە لە زانست باش بخوێنێ هەفتانە 5 بە شەوانە لەبەرەوەی زانست بەڕاستی لە قۆناغی بنەڕەتی بابەتێکی گرینگە پێک دێت لە کیمیا لە فیزیا لە زیندەزانی لەبەر ئەوە 5 بە شەوانە دانراون یان ئەگەر باسی کوردی بکەین کە 4 بە شەوانە دانراوە ئەوە بەڕاستی زمانی کوردی پێویستە لەبەر ئەوەی پێویستە سەرەتا قوتابی فێری نووسین و خوێندنەوە بێت دواتر ببوورە مامۆستا تۆ وانە دووتۆتەوە ڕاست باشە بەو تەجروبەی کردوتە باشتر بووە کە خوێندکارێک هەر 5 وانەکە وەربگرێت لە ڕۆژەکەیان ئەگەر ڕۆژێک 2 وانە وەربگرێ باشترەوەی خۆت تەجروبە و کرد بێ سەبارەت بۆ پرسیارەی بەڕاستی لۆ منەگەر باسی جوگرافی بکە بن مامۆستا جوگرافیامە قوتابی ئەگەر لە هەفتەیەکدا 3 بە شەوانە جوگرافی هەبی وا باشە لەسەر یەک نەبن بەڕاستی لەبەرەوەی قوتابی لەلایەک فێر ئەکرێ لەلایەک واجبی ماڵەوەی هەیە خۆتو ناکرێ 3 واجبی ماڵەوەش لەسەر لێک ڕۆژ بخوێنن کەواتە بە کۆی گشتی بەڕاستی لە هەفتەیەکدا 3 بە شەوانە بۆ بابەتێکی دیاریکەویان 4 بە شەوانە ئەو بە دیراست کراوە بە دڵنیاییەوە ئەو کاتە هەڵبژێردراکەوە گرنگە و قوتابیش ئەتوانی هەزبی بکە و سوودی لێ ببینی. مامۆستا زۆر جار هەندێک لە قوتابیان ڕەنگە لەوانەکان زۆر زیرەک نەبن بەڵام بەهرەی جیاوازیان هەیە بۆ نمونە دەنگبێژێکی زۆر باشە مۆسیقاژەنێکی باشە وێنەکێشێکی زۆر باشە نووسەرێکی باشە هەبوونی چالاکیە جیاوازەکان لە قوتابخانەکان و دۆزینەوەی بەهرەکان لەلایەن مامۆستایەکانەوە تا چەند گرنگە کە مامۆستایان زیاتر کاری لەسەر بکەن. سەبارەت بە دۆزینەوە توانە بەهرەکان ئێمە لە قوتابخانەکان مامۆستایەک تایبەتە بە هەر مامۆستایەک تایبەتە بە پۆلێک پێگوتت ڕابەری پۆل یان مامۆستای ڕابەر پۆل مامۆستای ڕابەر پۆل دوای ئەوەی لیستی ناوەکانی ئەدرێتێ سەرەتا وانەوتنەوە ناکات سەرەتا مامۆستا گفتوگوی لەگەڵ قوتابی ئەکات هەروەها ئەو بەهرەی لەو قوتابی هەیە ئایا خۆشنووسە ئایا دەنج خۆشە ئایا لە تۆپی بالەزیرەکە لە تۆپی پێزیرەکە هەر بەهرەیەک لە قوتابی هەبێت مامۆستا لای خۆی ئاماژە پێ ئەکات دواتر لە چاڵەچەکانی قوتابخانە ئەو قوتابیە بەشداری پێکرێت و بە دڵنیاییەوە سوودی بە قوتابیەکە بێ و بۆ قوتابخانە و بۆ مستەقبلی ئەو قوتابیەشەوی بەڕاستی. باشە مامۆستا چالاکی جۆرا و جۆر لە قوتابخانەکانە دەگمەنن یاخود کەمن ئەگەر هەش بێت هەبێت لە قوتابخانە تایبەتەکان زۆرترە حکومیەکان کەمترە تو مامۆستایەکی جوگرافیا بۆی کە قوتابیەکانت ئاشنای جوگرافیا بکەن هیچ کات هەبووە بە پراکسیک بیان بیتە دەرەوە لە شوێنێک بۆ نمونە شاخێکی کوردستانیان پیشان بێ ئەو بابەتانەی لە ناو شاخەکە و خاکی کوردستانە ئەوەی کە هەمووی لە کتێبەکەیە تۆ بە وێنە نیشانیان بدەیت بیان بیتە شوێنەکە ئەمە تا چەند گرنگە خۆی لە سیستەمی نوێی فێرکردن ڕێگەکانی وانەگوتن یەکێک لە ڕێگەکانی وانەگوتە پێگوترێت ڕێگای زانستی یان گەڕانی زانستی لەو بابەتانێکەوە پێویستە قوتابی گەشتی زانستی بکات بۆ نمونە بابەتە کۆمەڵاتیەکان یان جوگرافیا بەڕاستی گرینگە بۆ کارجێری قوتابخانەکان کەوا وانەیەک کاتژمێرێک یان ڕۆژێک تەرخان بکەن بۆ ئەوی مامۆستا بتوانی لە ڕاستەوخۆ لە ناو سروشت
باسی چایك بکە یان باسی دۆڵەچ بکە یان باسی شێوەی ڕووبارێ بکە من لە پۆلی 11 وێژەی بەڕاستی جوگرافیای زانستی هەیە گەشتی زانستیم پێکردوون و لە نزیکەوە بۆ قوتابیانم ڕوون کردوتەوە دۆڵەکان شێویان بەو شێوازەیە هەروە چیاکان بەرزن بانەکان نزمترن دەشتایەکان پانتاینا قوتابی هەم لە وەکو تەرفیهی استفادە لە ئێکە لە کەشوهوا و جەوش خۆش وەگری هەمیش بەڕاستی ئەتوانی لە نزیکەوە دیاردە سروشتەکان ببینی. باش مامۆستا تۆ ئەزمونت هەیە وەکو مامۆستا ڕەنگە جاری وا هەبووە وانەت گوتوتەوە لە پۆلێک کە 30 قوتابی تێدایە ڕەنگە 20 قوتابیان 25 قوتابیان زۆر بەباشی لە شێوازەکەی تۆ شێوازی وانەگوتنەوەکە تێگەیشت بن زۆریش لێ مرتاح بن بەڵام چەند قوتابیەکی کەمیش هەیە ڕەنگە پێویستی بە زیاتر ڕوونکردنەوە هەیە بۆی بابەتەکە بە تەواوی وەرگێت تا چەند گرنگە مامۆستایان پش و درێژ من لەگەر ئەم جۆرە قوتابیانە کە ناتوانن وەکو قوتابیەکی ئاسایی وانەکان وەربگرن. سەبارەت بە پش و درێژی یان ئارامگرتن یەکێکە لە خاسیەتەکانی مامۆستای سەرکەوتوو چونکە مامۆستا ئەگەر وانەی شەرح کرد یان شی کردەوە بۆ قوتابیەکی زیرەک ئەوە هەموو کەسێک ئەتوانی وانە بۆ قوتابیەکی زیرەک شەرح بکە بەڵام قوتابیەک کە بە یەکەم جار تێناگا پێویستە مامۆستا بۆی دووبارە بکاتەوە و دووەم جارش هەتا سێم جارش دواتر ئەگەر سێ جار قوتابی تێنەگەیشت پێویستە مامۆستا لە کاتی زیادی هەیە کاتێک پشووی هەیە پێویستە مامۆستا بانجی قوتابی بکات دووبارە بۆی شەرح بکات یان شی بکاتەوە ئەوانەی بۆ دووبارە بکاتەوە کەواتە پشوو درێژی کە باسی پشوو درێژی ئەەکەین یەکێکە لە خاستەکانی مامۆستای سەرکەوتوو مامۆستا ناکرێت لە پەروەردە فێرکردن پەلە بکە پێویستە مامۆستایان ڕاستاوی ئەو خەڵک بکەن کەوا قوتابێک بەیەک جار تێگا قوتابیش کە بە 2 جار 3 جار تێئەگات. باشە مامۆستا دادپەروەری یاخود یەکسانی لای مامۆستا تا چەند گرنگە بۆ قوتابیەکانی واتە بە یەک چاوسێری هەموو قوتابیەکانی کە زۆر جار لە خەسڵەتی مرۆڤێکدا هەیە کە زۆر جوڵەی زیاترە هەندێکیان سەنگینترن هەندێکیان جیاوازن هەمویان لە یەک ناچن بەڵام لەم کاتەیە مامۆستا زیرەک و فەقیرەکەی خۆشەوێ ئەوەی دیکەی کە جوڵەی زۆرە وەلایەنێ و تووڕابێ ئەیشکێنێتەوە واتە ئەمە نادادپەروەریەکی کرد لە بەرەوەی هەمویانی بە یەک چاوەک و قوتابی سیر نەکرد ئەمە کاریگەری چی دروستەکە لای هەموو ئەوانەی دیکە نەکتەنها ئەو دوانەش. سەبارەت بە دادپەروەری پێویستە لەسەر مامۆستانی بەڕێز دادپەروەری بنوێنن لە نێوان قوتابیان بەڕاستی قوتابێک زیرەکە قوتابێک ڕەنگە جمجۆڵی زیادبی ئەو جمجۆڵی هەیتی ئەو حرەکەی هەیتی ئەوە لە خراپی خۆی نییە ئەو پەیوەندی بە تەمەن و بە قۆناغەکانی ئەو جەستە و ئەو قۆناغا هەستیارانەیەکەوە قوتابی پێداتی ئەپەڕی پێویستە مامۆستا بە هوشیاری مامەڵ لەگەڵ ئەو قۆناغی بکات و هەروەها لە زیاتی ئەوەی لۆ نمونە نمرێکی لە بشتێنێت پێویستە مامۆستا هاوکاری بی و ڕێنمایی بکە و پاڵپشتی بکە پاڵپشتێکی دەرونی بکە لەبەر هەندێ پێم وایە زۆربەی مامۆستایان دادپەروەرن لەو بابەتەی لەبەر ئەوی مامۆستا ئەزانێ یان دەتوانێت چۆن مامەڵە لەگەڵ قوتابیان بکات قوتابیان دابەش بکات لە پۆلێک بۆ چەند زۆنێک یان بۆ چەند گروپێک قوتابیمان هەیە زیرەکە و عاقڵە قوتابیمان هەیە وەکو پێویست زانیاری نییە لە ڕووی دەرونیشەوە ناوی بە قوتابی برێت تەنبەڵ چونکە هەموو قوتابێک کە دەهێتە قوتابخانە و ئامادەی ئەوەی تێدا هەیەکەوە بخوێنێ و ئامادە بێ لە قوتابخانە ئەو قوتابێکی زیرەکە و سەرکەوتووە بەڵام قوتابی هەیە ئاستی بەرزە لە زانیاری قوتابی هەیە مامناوەندە هەیە نزمە بۆیە پێویستە مامۆستایان مامەڵەیەکی گونجاو و دادپەروان لەگەڵ ئەو بابەتەی بکەن. باش مامۆستا سەردار تا چەند هەماهەنگی نێوان مامۆستا لەگەڵ کەس و کاری قوتابی گرنگە ینی حاڵەتێکی جیاواز و تۆزێک نامۆ لە قوتابیەک دەبیندرێت لەبەری ئەوەی کە سەرزەنیشت بکرێت لەبەری ئەوەی کە لێ پێچینەوەی لەگەڵ بکرێت لەبەری ئەوەی کە نمرەی لێ بشکێندرێت چەند ڕۆژێک لە قوتابخانە دوور بخرێتەوە پەیوەندیەک هەبێت لەگەڵ کەس و کاری قوتابی لەگەڵ باوکی لەگەڵ دایکی خوشک و برایەکانی لە خۆی گەورەتر لۆی کە حاڵەتەکان لە بۆشی بکەنەوە ئەوان وەکو خێزان ڕەنگە باشتر بتوان لە مامۆستایەک لی تێ بگەن و حاڵەتەکەی لەگەڵ نۆرمال بکەنەوە. هەبوونی پەیوەندی مامۆستا لەگەڵ خێزانی قوتابی یان دای بابانی قوتابی بەڕاستیم ئەوە ڕەنگە لە پۆلێک بکرێت کە 25 قوتابی لێبی بەڵام ئەگە پۆلێک ژمارە قوتابیانی زۆر بێ ئەوە ڕەنگە کەمەک ئەستەمبی بەڵام گرنگجەکەی لەوەیە کە قوتابی یان مامۆستا هاوکار بێت لەگەڵ قوتابی ئەگەر حاڵەتێکی نامووی بینی ئەوە پێویستە بەڕاستی لەگەڵ دایک باوکدا بنیشێ شرۆڤە یان شیکردنێک بۆ حاڵەتە نامووی بکەن بۆ ئەوەی بتوانن ئەو قوتابی لەسەر ئەو ڕێگای ئەگەر ڕێگایکی خراپی بەکارهێنا بێت یان ئەگەر برادر خراپ ئامۆژگارێکی خراپ کرد پێویستە ئاراستە بکرێن لەسەر ڕێگای ڕاستەکەی ئەوەش لەگەڵتم هەبوونی پەیوەندی مامۆستا لەگەڵ دای بابان یان لەگەڵ خێزانی قوتابی تاوان کاریگەری و لایەنی باشی خۆی هەیە. باشە زۆر جار قوتابیەک لە پۆلە زیرەکە
یاخود ئەوەی کە مامۆستا بۆی باس دەکات لەوانەکە ئەم زانیاریکی قوڵتری هەیە لەوە لەم کاتەیە ئەتوانێت ڕەخنە لە مامۆستاکەی بگرێت یاخود پێشنیارێک بکات بۆ مامۆستاکەی یان لەبەرەوەی کە ئەم بابەتەکەی زۆر لە ئاسانترە ئەتوانێت هاوکات لەگەڵ مامۆستاکەدا بڕوات ئەمە تا چەند لای مامۆستا قبول کراوە نابێتە قوتابێکی مەکروه و ناخۆشەویست لەبەرەوەی کە بۆ نمونە هەڵەیەکی بۆ مامۆستاکە ڕاست کردوتەوە سەبارەت بە قبولکردنی ڕەخنە لە قوتابیەوە بە مامۆستا لە کۆمەلگای بە کۆمەلگایشکە گۆڕێ ئەگەر سەیری کۆمەلگا پێشکەوتەکان بکەین ئەڵمانیا فنلەندیا ژاپۆن ئەوان لە ڕووی پەروەردی و پێشکەوتونە بەڕاستی ئەوانە لە قیمەی پێشکەوتنن زۆر زۆریان لە ئاسایی ئەگەر قوتابیەکە ڕەخنەی لە مامۆستای گرت مامۆستا تەقبول بکە و ڕەخنەکە قبول بکە و اعتراف بکە پشتڕاست بکەتەوە کە ئەو زانیاری نییە بەڵام لە لای خۆمان بەڕاستی کەمێکەوە قورسە ئەوەش هێشتا مامۆستایانی بەڕێز ئاشنا نەبووینە بەو شێوازەی لە پەروەردە فێرکردن پێویستە ئێمەش چاو لە وڵاتانی پێشکەوت بکەینەوە ئەگەر مامۆستایەک یان ئەگەر قوتابیەک ڕەخنێکی لە مامۆستای گرت لەسەر شێوازی لوبەرگ یان لەسەر شێوازی وانەگوتنەوە یان لەسەر شێوازی زانیاری پێویستە مامۆستا تەقبولی ئەوەی بکات زۆر بە لای ئاسایی بێ کەوا قوتابیەکە زانیاری هەیە زانیاری زیاترە هەر لەبەر ئەوەشە پێویستە مامۆستانی بەڕێز زوو خۆیان ئەبدێت بکەنەوە لە ڕووی زانیاری چونکە ئەبدێتکردنەوە توانای مامۆستایان زیاتر ئەکات تایبەت بە ئەبدێتکردنەوە باس لە گرنگی ئەبدێتکردنەوە کرد ئێستا سەردەمێکە ینی بەراورد بەو کاتێک کە ئێمە قوتابی بن گۆڕانکاری بەسەردا هاتووە ینی ئەو کات ئێمە کاتێک کە پشومان بوویان لە قوتابخانە دەگەڕاینەوە ئەگەر زۆر بمانویست بە کاتەکانمان با بڵێن لە دووری خوێندن بەسەربین ئەو بوو یارێکی تۆپی پێمان کردبا یان لەبەر دەرگابین هەر ئەوەندە زیاتر نەبوو ئێستا هەر لە ماڵەوەن بەڵام ئایپاتێک یاخد مۆبایلێکیان لەبەردەستە شێوازی جیاوازی وانەگوتنەوە دەبینن ئێستا منداڵانی ئێستا زمانی جیاوازتر دەزانن تا چەند مامۆستا پێویستە کار لەسەر شێوازی جیاوازی وانەگوتنەوەش بکە ینی خۆی ئەبدێت بکات و لە شێوازە جیاوازەکان یعنی تەنیا یەک تەریقەی نەبێت لە وانەگوتنەوە تەریقەی جیاوازی شەبی ینی بۆ نمونە چیە هەندێک وانەی نمونەی بە سۆشیال میدیا بێنێتەوە وایە بۆ کەساتیانێک کە منداڵەکان دەیان ناسن سەبارەت بە دانەبڕان لە تەوژمی شارستانیەت یان دانەبڕان لەو زانیارە جیهانیانەی کەەوە هەنە لە سەررگەکانی وانەوتنەوە پێویستە مامۆستانی بەڕێز زوو یان ساڵێ جارێک یان هەفتانە یان مانگانە خولێک لە سەررگەکانی وانەگوتنەوە ببینن هەروەها زانیاری وەربگرن لەسەر شێوازی وانەگوتنەوە بۆ نمونە ئەگەر باس لە پێگەی مامۆستایەک بکەین یان باس لە ئەو بڕوانامە بکەین کە مامۆستایەک لە وڵاتی ئەڵمانیا بەدەستدێنی دوای ئەوەی مامۆستا یان فێرخواز 3 ساڵ بۆ 6 ساڵ خوێندنی زانکۆی تەواوەکە پێویستە مامۆستا دووبارە 2 ساڵ لە پەروەردە بخوێنێ دواتر 4 تاقیکردنەوەی زارەچی و نووسینەچی بکات دواتر بڕوانامەیەکی ئەدرێتە کە شایستەی ئەوەبی پەروەردە و فێرکردن جێبەجێ بکات یعنی کەواتە مامۆستا گرنگە بەو قۆناغانەدا تێپەڕێت یان لە وڵاتی فنلەندا مامۆستا هەموو هەفتەی جارێک کە 2 کاتژمێر ڕێگەکانی وانەوتنەوە ئەخوێنێت یعنی گرنگە لەسەر مامۆستانی بەڕێز بەردەوام خۆیان ئەبێت بکەنەوە زانیاری وەربگرن لەسەر ڕێگەکانی وانەگوتنەوە لەسەر شێوازەکانی وانەوتنەوەش چونکە جیاوازی هەیە لە نێوان ڕێگەکانی وانەگوتن و شێواز ڕێگاکان گەیاندنی زانیاریە بەڵام شێواز ئایا شێوازەکە توندە یان نەرمە شێوازەکی باشە سەردەمیان یان شێوازەکی کۆنا ئەوان هەموو زانیاری نوێ لەسەر وانەگوتنەوەی مامۆستایان باشە پیشەی مامۆستایەتی چێژبینینە ینی حەزە یاخود لەم سەردەمەیە گۆڕاوە بۆی کە وەکو سەرچاوێکی بژێوی سیر بکرێت سەبارەت بە پیشەی مامۆستایەتی لەسەر 2 پێگەی سەرەکی وەستاوە یەکەمیان توانە دومیان حەز یان چێژبینین بەڕاستی مامۆستایەک سەرکەوتوو ئەبی کەوە توانای هەیە هەروەها حەزی لە پیشەی مامۆستایەتی بەڵام ئەگەر کەسێک حەزی لە پیشەی مامۆستایەتی نەبی ڕەنگە سەرکەوتوو نەبی کەواتە لەو سەردەمەدا ئەگەر بەگشتی وەربگرین ڕەنگە وەکو پێویست نەبی بەڵام بە هەر حاڵ ئیدی گرنگە ئەمە خزمەتی پەروەردە فێرکردن بکەین بۆی بتوانین لە مستەقبل وەکو وڵاتانی پێشکەوتوو لە ڕێگەی پەروەردە فێرکردنەوە بەڕاستی بتوانین خزمەت بە کۆمەلگا بکەین بۆ هێڵین سپاس بەڕێز مامۆستا سەردار ئەسعەد مامۆ ماستەر لە جوگرافی و مامۆستای پێشنگ بەم بەیانی لەگەڵ مابووی زۆر سپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایە زۆر سپاس و بەڕێز بەخێر هاتن